ئەم سێ ڕێکخراوە هەر شتێکی بەرپرسن لە بڵاوکردن و کەسەنەپێکردنی سیستەمی سەرمایەداری. بەڵێ پرسیاری ئەوەی کە ئایا سیستەمی سەرمایەداری سیستەمێکی دژەژینگەیە، بەڵێ سیستەمی سەرمایەداری خۆی لەسەر قازانج و خۆی لەسەر بەرژەوەندی بینا کردووە. سیستەمی سەرمایەداریش کاریگەری گەورەی خستۆتە سەر ژینگە و بووە بە هۆکارێکیش بۆ پیسبوونی ژینگە. سیستەمی سەرمایەداری سیستەمێکی ئابووریە کە تایە پشتە بەستێ بە بازاڕی ئازاد، واتە لەم سیستەمەیە تاکەکان مڵکایەتی تایبەتیان هەیە، بازار ئازادەواتە خواست و خستنە ڕوو لەلایەن بازاڕەوە دیاری ئەکرێ. هەروەها ئەم سیستەمە بنەمای سەرەکی لەم سیستەمە بەدەستهێنانی زۆرترین قازانجە. سیستەمی سەرمایەداری هەر لە کۆنەوە هەبووە لە سەردەمی ئادەم سمس کە ساڵی 1976 بەڵام ئەتوانم بڵم سیستەمی سەرمایەداری لە دوای جەنگی جیهانی دووەمەوە زۆر بە ڕوونی لە زۆربەی دەوڵەتەکانە ئەبینرێت، چونکە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئەو وڵاتانەی کە براوەی جەنگ بوون هاتن کۆبوونەوەیەکیان کرد، بڕیاریاندا بە دامەزراندنی منەظەمەی گات کە بۆ ئازادکردنی بازرگانیە و بڕیاریاندا بە دامەزراندنی ڕێکخراوی سندوقی نێودەوڵەتی کە ئەمەش بۆ ئازادکردنی لایەنی نەختینەیە کەواتە لە 45ەوە هەیە، بەڵام هێواش دەوڵەتەکان دێنە ناوی. سیستەمی سەرمایەداری بریتە لە سیستەمێکی ئابووری سربەخۆ کە تەنها کۆمپانیاکان واتە بە ئازادانە کار بکەن و بۆ بەدەستێنانی قازانجە. سیستەمێکە کە چەند قۆناغێکی تێپەڕاندووە، بەڵام ئەو سیستەمی سەرمایەداریەی کە بە نەزەری و بە تیۆری هەیە لە ئێستادا لەسەر ئەرزی واقع زۆر دەگمەنە جێبەجێ ببێت، چونکە هەر سیستەمێک هاتووە کە لە بیدایەتە لە تیۆریەکانە بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی و بۆ باشکردنی ژیانی تاکو و بۆ باشکردنی گوزەرانی هاوڵاتی هاتووە و ئەو سیستەمە ناتوانێت کاری خۆی بە شێوەیەکی جوان و ڕێک و پێک و بۆ شێوازە هەیە لە واقع بکات. مێژووی ئەم سیستەمە دەکرێت بە سێ قۆناغ دیاری بکەین کە بریتە لە یەکەم قۆناغ بریتێ لە قۆناغی سەرمایەداری بازرگانی کە لە سەدەی 14 و 15 کە دەکاتە هەمان سەردەمی قۆناغی ڕێنسانسی ئەوروپا دەست پێ دەکات. لەم قۆناغەدا جوتیاران زەویەکانیان لەدەست دەدەن و دواتر خۆیان دەبنەوە بە کرێکار لە زەویەکاندا و زەویەکان دەبێت بە موڵکی چینێک لە چینەکانی کۆمەڵگە و دەشێ ئاماژە بۆ بکەین کە هەر لەم قۆناغەدایەکە سیستەمی سەرمایەداری دەستی خۆی دەگەێنێتە ئەفریقا و لە ئەفریقادا ڕەش پێستەکان بە کۆی لە دەکات و ئەوانەشی کە دەمێنێتەوە باری دەکات بۆ ئەوروپا و لەوێ وزەی ئەم ئەفریقیانە بەکاردەێنێت بۆ زیادکردنی سەرمایەواتە خودی هاوڵاتە ئەفریقەکان وەکو کاڵایەک چاو لێ دەکات. دەکرێت ئاماژە بۆش بکەین کە لە هەمان قۆناغدایەکە سیستەمی سەرمایەداری بە ناوی دۆزینەوەی ئەمریکاوە خۆی دەگەێنێتە ئەمریکا و لەوێ داشتوانە ڕەسەنەکەی ئەمریکا کۆمەڵکوژ دەکات. دووەم قۆناغیان بریتە لە قۆناغی سەرمایەداری پیشەسازی کە لەم قۆناغەدا چینێک لە چینەکانی کۆمەڵگە ئامێرەکانی بەرەمهێنان بەدەستەوە دەگرن و لە ڕێگەی ئامێرەکانەوە سەرمایەکی گەورە دەست دەخەن و لەگەڵەوەشدا کۆمەڵگەی پێدەچەوسێننەوە. قۆناغی سێم دەکرێت بڵێن قۆناغی ئابووری یان سەرمایەداری بانقیە یان سەرمایەداری داراییە کە لەم ڕۆدا بەشی هەرە زۆری کۆمەڵگاکان بەشی هەرە زۆری دەوڵەتانی تووشی قەرز کردووە. نمونەی تورکیا دەوڵەتی تورکیا دەکرێت وەکو نمونەیە گۆری بگرین کە خودی دەوڵەت ئەگەر زۆر سەرنجڕاکێشە ئەگەر خودی دەوڵەت 3 جار بفرۆشی هێشتا ناتوانێت ئەو قەرزانە بداتەوە.
یان دەتوانین نمونەیەکی بچووکیش لێرە بێنینەوە کە بۆ نمونە لە باشووردا ئینسان هەر تاکێکی کورد کە تازە لەدایکیش دەبێت لە ڕێگەی و قەرزەی کە تووشی هاتووە هەرکە لەدایک دەبێت نزیک بە 50-60 وەرقە قەرزارە. ناوترە سەرمایهداری بەتەنیا چکە ئێمە لە دوای ڕوخانی بلۆکی رووسیا یان ڕوخانی یەکێتی سۆڤێتی جاران سیستەمەکە ئێستا لە ژێر ناونیشانی نیولیبرالیایە واتە سیستەمێکی ئابوووریە بەڵام پێی ئەوترێ نیولیبرالی کە مەدارسی شیکاغۆیان ئەو مەدرسانی کە تایبەتن بە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەریان هەڵاوە بەرپرسیارەتی ئەو سیستەمە ئەگرنە ئەستۆ و یاسا و ڕێنمایەکانی دیاریەکەن. کاری سیستەمی سەرمایهداری بریتیە لە چی؟ بریتیە لە موڵکایەتی تایبەت واتە هەموو تاکەکانی کۆمەلگا گەر یەک تاک بێ یان دام و دەستگایەکی وەبەرهێنان بێ هەوڵەیە موڵکایەتی شتەکان بۆ خودی خۆی بێ واتە بەرژەوەندی تایبەتی. کاری دووەمی بریتیە لە کەڵەکەبوونی سەرمایە بە ئامانجی بەدەستێنانی زۆرترین قازانج واتە سیستەمەکە هەوڵەیە زۆرترین سەرمایە کەڵەکە بێ بۆی تاکان زۆرترین قازانجیان دەستکەوێت و خاڵێکی تر لەم سیستەما زۆر گرنگی پێدرێت کەمکردنەوەی دەوری حکوومەتە لە ناو ژیانی ئابوووریە. ئەمانە بریتیە لە بنەما سەرەکیەکان یان کارە سەرەکیەکانی سیستەمی سەرمایهداری. ئەگەر ئەم بنەمایانە سەرکەین بەڕوویە کەس دەکەین ڕەنگە گونجاو بێ بۆ کۆمەلگایەک بۆ دەوڵەتێکی دیاریکراوە بەڵام ڕووی دووەمی وەرەگرین کەڵەکەبوونی سەرمایە چینایەتی زیادەکا لە نێوان تاکەکانی کۆمەلگایە کەواتە هەموو ئەمانە بۆ خزمەتکردنی بەدەستهێنانی پارەیە نەک خزمەتکردنی یان دیاریکردنی سیستەمێکی دادپەروەرانەیە. بۆیە زۆر جار مفەکرەکانیان سکۆلارەکان پێیان باشە سیستەمی سەرمایهداری باشە بەڵام خودی مرۆڤ گەورەترە لە سیستەمی سەرمایهداری بۆیە ئەبێ سیستەمێک بێ مرۆڤەکان تایە خۆشبەخت بن و ئاسوودەتر بژین. ئەوانەی کە خۆیان بە خاوەنی ئەم سیستەمە ئەزانن سێ ڕێکخراوی نێودەوڵەتیمان هەیە خۆی یعنی لە ڕێگەی ئەم ڕێکخراوانەوە سیستەمی سەرمایهداری زیاتر پێشەکەوێ ڕێکخراوی نێودەوڵەت سندوقی نەقدی دەولی یان ڕێکخراوی سندوقی نێودەوڵەتی ڕێکخراوی یان وەرلد بانک کە پێڵین بانکی نێودەوڵەتی لەگەڵ WTO کە ڕێکخراوی بازرگانی جیهانیە بەڵام دەسەڵاتی کیا ئیشەکەن لەژێر دەسەڵاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا و فەڕەنسا و دواتریە سەر دەوڵەتەکانی تری اتحادی ئەوروپی کەواتە سیستەمی سەرمایهداری ئەتوانین بڵین لەدایک بووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یان ئەو دەوڵەتانەی کە براوە بوون لە جەنگی جیهانی دووەمە کە لە ڕێگەی ڕژێمە دیکتاتۆرەکان و یان لە پێشوشدا خۆی لە ڕێگەی کۆنۆلیالیزەکردنی با بڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆی گەیانە بووە ئەم شێوازە کارکردنەی بە دوو ئامانجە یەکەوەی کە ئەو کۆمەڵگانە بە ڕێگەی ئەو کەسانی کە دایانێنێ ئەو ڕژێمانەی کە دایانێنێ وزەکەی بە دوو جۆر وزەیش بووە یەکیان بریتێ لە وزەی خاکەکەی کە بریتێ لە نەوت و گاز و ئەنواعەکانی و دووەمیان بریتیە لە وزەی گەنجەکان وەکەوەی دەبینین کە ساڵانە بەهۆی ئەو نادادیە کە ڕژێمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاوای دەکەن یان دەیخڵقێنن بەشی هەرە زۆری گەنجەکانی ئێمە ڕوو لە ئەوروپا دەکەن بۆ ئەوەی کە ئامێرەکانی سیستەمی سەرمایهداری لەوێ ئەوە بکەن. دووەمیان ڕێگەی شلە ئەوەی کە هارتو نیگری پێی دەڵێ مۆدێرنیتەی شل ئەمیشە بە ڕێگەی دام و دەستگا ئیدۆلۆژیەکانی خۆیان کولتورێک دروست دەکەن کە یەک لە ئامانجەکانی ئەو کولتورەوەیە کە ئێمە ئەوروپا سەنتەریمان پێ جوان بێ دووەمیان ئەوەیە کە لە ڕێگەی ئەم دام و دەستگا ئایدۆلۆژیانەی خۆیانەوە دەست بەسەر زەهنیەتی ئێمەدا بگرن و یەکێکی دیکەش لەو لە سیما دیارەکانی مۆدرنیتەی سەرمایهداری کە بریتێ لە بەکاڵاکردن یان کولتوری مەسرفگەری لە کۆمەڵگاکاندا ئەم دەستگا ئایدۆلۆژیانە لە کۆمەڵگاکاندا ئاوای دەکەن.
کە باس لە ناوڕۆکی سیستەمی سەرمایه‌داریەکەین ئێمە باس ئەبێت لە سامپڵەکان بکەین، باس لەو دەوڵەتانە بکەین کە لە سیستەمەکان یەکێک لەو دەوڵەتانە ئەمریکایە کە ئیدعاەوە کە ئەبێ ژینگە بپارێزین، بەڵام سەریکەین زۆربەی ئەو پیشەسازیانەی کە ژینگە پیس ئەەکەن بە ئاراستەیەک دایناوە، بە ئاڕاستەی باداینەوە هەموو پیسبوونی ژینگەکەی خاتە نێو مەکسیکەوە. یەکێک لەو حاڵەتانەی تر کە باسیەکەین هەر کاتێک کە حرب لە عێراقا ڕوویاوە زۆرترین ڕێژەی تەلەووز لە سا 30 پیسبوونی ژینگە و زیادبوونی تێکدانی ژینگە بەهۆی چیەوە بۆ بەهۆی حربەوە ڕوویاوە یان بەهۆی سەرمایه‌داریەوە ڕوویاوە. نمونەیەکی تر کە زۆر واقعە ئەو هەموو بەرهەمە پیشەسازی کە ئەخرێتە بازارەوە، جا سیارە بێ ئەمێری کارەبایی بێ، ئەمانە ئەزین لە سا 25 ژینگە پیسەکەن. ئەو بەرهەمە سەرمایه‌داریانەی کە ئێمە ڕۆژانە بەکارێنین پاشەڕۆکانی بە شێوەیەکی تەندروست دووبارە بەکار ناهێنرێتەوە، ئەمەش دیسانەوە ژینگە پیسەکە، کەواتە سیستەمی سەرمایه‌داری لە ڕێگەی بەرهەمەکانیەوە لە ڕێگەی ئەو پرۆداکتانەی کە دروستی ئەکا ئەبێتە هۆکارێک بۆ پیسبوونی ژینگە. هەرێمی کوردستان یان باشووری کوردستان لەگەڵ عێراقا لە دوای 2023ەوە بە فعلی چۆتە ناو سیستەمەوە، چکە لەگەڵ ڕزگارکردن یان ئازادکردنی عێراق یەکێک لە مەرجەکانی پێدانی قەرز و ڕزگارکردنی عێراق و بەردەوامبوون لە ئیسلاحات لە عێراق ئەوەیە کە ئابووری عێراق ببێ بە ئابووری بازار. ئابووری بازاریش واتە موڵکایەتی تایبەت و تەراکم و کەڵەکەبوونی سەرمایە. پرسیاری ئەوەی کە عێراق بەگشتی و بە تایبەتیش کۆمەڵگەی باشووری کوردستان بووە بە بەشێک لە سیستەمی سەرمایه‌داری، بەڵێ ئێمە تەواوی سیما وەتگارەکانی مۆدرنیتی سەرمایه‌داری هەم لە عێراق هەم لە باشووردا دەبینین. یەک لەو سیما دیارانەی سیستەمی سەرمایه‌داری لە هەم لە عێراق هەم لە کۆمەڵگەی ئێمەدا ئەوەیە کە سەرمایە کۆی سەرمایە کەوتۆتە دەست چینێکی دەسەڵاتدار، وام چینەش زێنێتێکی دەوڵەتی و پیاوسالاریان هەیە، ئەوە گرێدرا و وابەستەی دەوڵەتانی سەرمایه‌دارین و یەکێکی دیکە لەو سیما دیارانەی بریتە لە کەرتی تایبەت کە دەبینین لەم ڕۆدا کۆی کەرتە گشتیەکان بەرەو خستن دەچن و لە ڕێگەی کەرتە تایبەتەکانەوە خەریکن کۆمەڵگە بەدەستەوە دەگرن. سیستەمی سەرمایه‌داری بە شێوەیەکی گشتی ئەگەر سێریکەین لە ڕواڵەت و لە ئاکارەکانیان دش بە ژینگەیە، کاتە ئێمە چی بکەین بۆی ئەم سیستەمە کاریگەریە نێگەتیڤەکانی ئەم سیستەمە کەم بکەینەوە، هەوڵ بین سیستەمێک هەڵبژێرین کە تێکەڵ بە لە بینی سیستەمی سەرمایه‌داری لەگەڵ سیستەمی ئیشتراکی کە پێوترێ میزۆ سیستەم، واتە سیستەمێکە لایەنە باشەکانی سەرمایه‌داری ئەگەر هەبوو هەڵی بژێرین لەگەڵ لایەنە باشەکانی ئیشتراکی ئەگەر هەبوو پێکەوە دەمجیان بکەین. ئەمە وەکو پۆینتی یەکەم. پۆینتی دووەم، ئەگەر ئێمە هەر لەم سیستەمایە ماینەوە، یعنی ئەمە جیهانگیریە نەمانتوانین لی دەرباز بین، چی بکەین باشتر، کەواتە پێویستە سەرەتا هەوڵ بین ئەو پیشەسازیانەی کە ژینگە پیسەکەن، ئەو پیشەسازیانەی کە ئاو توربەی ئێمە یان خاکی ئێمە پیسەکەن، هەوڵ بین بیان بینە دەرەوەی شارەکان، بیان بینە ناوچەیە کە نیشتەجێبوونیان دانیشتوانی تیانە بێ. دووەم هەوڵ بین یاسامان هەیە، بەڵام هەوڵ بین یاساکان بە جوانی جێبەجێ بکرێ. بۆ نمونە هەر پیشەسازیێک کە ملەوەسە کە ژینگە پیسەکە ئەو فیلتەرانەی یان ئەو ڕێکارانەی کە بۆی دانراوە جێبەجێ بکرێەوە. زۆر گرنگە بازی ژینگەیی هەبێت، واتە کاتێک کە من بازرگانێکم ژینگە پیس ئەەکەم مەواردێک ئەهێنمە ناوخۆی وڵاتەکەم زەرەر لە ژینگەیە هەوڵ بدرێ لە ڕێگەی باجەوە ڕێگریم لێ بکرێ. ئەمە تەبعاً بۆ شتێکی بیدائیە، یعنی بۆ شتێکە بۆ مەدەی 10 ساڵ ئەتوانین ئیشی لەسەرکەین، بەڵام ئەگەر بمانەوێ فراوانتر بێ کۆی بنەمای ئابوووریەکەت بگۆڕی بە شێوازێکە خزمەتی ژینگە بکات. لە ڕووی دەرەوە گەر ئێمە سێرکەین یەکێک لە پایە گرنگەکانی سیستەمی سەرمایه‌داری جیهانگیریە. جیهانگیری پێمان خۆش بێ یان ناخۆش بێ لە نێو هەموو ماڵەکانەیە، کەواتە دەوڵەتەکان ئێستا هەوڵیان ناوە لە ڕێگەی یاسا و ڕێنمایەکانەوە کاریگەری جیهانگیری کەم بکەنەوە، بەرهەمەکانیان بە شێوازێک دروست بکەن یان بە شێوازێک بەرهەم بێن کە خزمەتی ناوخۆی وڵاتەکەیان بکە، نەک تەنها بۆ دەرەوە بێ. بەڵام ناخۆش ئەو قسەیە بکەم لێرەیە، هەتا ئێستا کە ئێمە باسی لێکین ڕێکارێکی زۆر توند نییە بۆ ئەوەی ئەم سیستەمە بۆستێنرێ و کاریگەریەکانی کەم بکرێتەوە. خۆی سیستەمی سەرمایه‌داریش
لێ ئێستادا کاریگەری گەورەی خستۆتە سەر ژینگە و بووە بە هۆکارێکیش بۆ پیسبوونی ژینگە. هۆکاری پیسبوونی ژینگە و ئێمە ئەزانین لە ژینگە یەکێکە لەو سەرچاوانەی کە زۆربەی زانا و وڵاتان و لێکۆڵینەوەکان و ڕێکخراوە جیهانیەکان کارەکەن بۆ ئەوەی بتوانن پیسبوونی ژینگە ڕاگرن یا کاریگەریەکانی پیسبوونی ژینگە کەمکەنەوە. سیستەمی سەرمایەداری بۆتە هۆی پیسبوونی ژینگە بە هۆکاری ئەوەی سیستەمێکە پشت بە بازاری ئازاد دەبەستێ، پشت بە بەرهەمی ئازاد دەبەستێ و بۆتە هۆی ئەوەی گەرمبوونی زەوی. ئێمە ئەگەر سیرکەین تا ساڵی 2000 دەرەجەی حرارەکە بەرز بۆتەوە 0.6 بۆ 0.7 بووە، بەس لە 2011 دەرەجەی حرارەت بەرزبوونەوەی دەرەجەی حرارەت 1.2 بووە. لەوانەیە گەر ببێ بە 2 دەرەجە ببێتە کاریسەیەکی گەورە، ڕووداوێکی گەورەی لە جیهانا ڕوودات. لە هۆکاری ئەوەش گەرمبوونی ژینگە بۆتە هۆکاری توانەوەی بەستەڵەکەکان، بەرزبوونەوەی ئاوی دەریاکان. سیستەمی سەرمایەداری کە سیرکەین ئێمە زۆر شەریکاتە گەورەکانی دنیا کار لەسەر تاقاکە. ئەو تاقەیەش کە ئێمە نەوتە، غازە، خەڵوزە لەگەڵ تاقەی نوێ بووەوە. بەڵام لە ئێستادا تاقەی نوێ بووەوە و توانای نوێ بووەوە، وزەی نوێ بووەوە زۆر ڕێژەکەی کەمە. بەڵێ پرسیاری ئەوەی کە ئایا سیستەمی سەرمایەداری سیستەمێکی دژە ژینگەیە؟ بەڵێ سیستەمی سەرمایەداری خۆی لەسەر قازانج و خۆی لەسەر بەرژەوەندی بینا کردووە و بۆ ئەمەش کۆی سروشت وەکو کاڵا وەردەگرێ و هەموو سروشتە بوونەوەران و زیندەوەرەکانی ناوی وەکو کاڵایەک دەبینێت کە نرخی لەسەردانێ. ئەگەر باس لە هۆکاری پیسبوونی ژینگە بکەین با بە نمونەیەکی ناوخۆی دەست پێ بکەم. ئێمە حەقلی ڕومەیلەمان هەیە لە عێراقا. 2 ساڵ پێش ئێستا وەکالەیەکی نێودەوڵەتی هات لێکۆڵنەوەی لەسەر کرد. زۆربەی مناڵەکانی ئەو مەنتیقەی کە لە ناوچەی حەقلی ڕومەیلن کە کۆگایەکی نەوتیە تووشی کانسەری خوێن بوون. هۆکارەکەشی ئەوەیە گەر بەناو ئەو مەنتیقا تێپەڕی لە بەسرە ئاسمانەکەی ڕەشە، کەواتە دەرهێنانی نەوتەکە لەلایەن شەریکێکی بەریتانی و شەریکێکی عێراقیەوە کرێ، کەواتە دەرهێنانی نەوت و تەکریرکردنی هۆکاری سەرمایەداریە، یعنی سیستەمەکەیە کە وای لێ کردووە ئەم ژینگە پیس ببێ. کەواتە ئەگەر ئەمە نمونەیەکی زۆر بچووک بێ، نمونەی گەورەتر زۆرە کە بۆ نمونە کاتێک کە دەوڵەتێک هێرشە کاتە سەر وڵاتی من بە ناوی لەژێر هەر ناونیشانێکا بێ یە دارستانەکانی منە ڕوخێنێت. بۆ نمونە لە ساسی دارستانەکانی کە لە حدودی تورکیا و دوهۆکان لە ڕێگەی هەجەماتی تورکیاوە لە ناوبراوە. ئەمە هەر ناوێکی لێ ئەنەی هەر پیسبوونی ژینگەیە کە تۆ دار نامێنێ پشتێنی سەوز نامێنە ژینگەکە توێرانە بێ. کەواتە سیستەمی سەرمایەداری لە ڕێگەی پرۆداکتەکانێ بێ، لە ڕێگەی دەوڵەتەکانە بێ کە نوێنەرین، لە ڕێگەی ئەو بەرهەمانە بێ کە دروستێکە هەر ژینگەتێکەیە. زانیەتی سەرمایەداری ئەو دەستی بۆ زۆر شتی کۆمەڵگەکان بردو بە حکومیەوەی دەربازینە و بەشی هەر زۆری کۆمەڵگەکان بووە. یەک لەوانەیە کە دەستی بۆ بردو بەڕاستی زۆر مەترسیدارە جیناتی زیندەوەرانەوە، بەڕاستی زۆر مەترسیدارە ئەمڕۆ جەنگە بایۆلۆژیەکانە. یەکێکی دیکە لەو مەترسیانە کە بەڕاستی مەترسی جەنگە کە ئێستا ئێمە دەبینین لە ئۆکرانیادا شتێک نەماوە بە ناوی ژینگە و دەکرێت بڵێن کاریگەری ئەو چەکانەی کە دەتەقێنرێ و بە کۆمەڵگەکاندا بڵاو دەکرێتەوە بۆ 10 ساڵ بڵاو دەبێت. وەکو ئەوی کە ئێمە بینیمان لە کیمە بارانکردنی هەڵەبجەدا هەتا ئیسە کاریگەریە بۆمبانە ماوە لە هاورامان بە هەمان شێوە دەبینین هەموو کاریگەریە و بۆمبانە نەخۆشی جودایی خستۆتەوە. یەک لەو نەخۆشیانە بەڕاستی کە لە کۆمەڵگەی ئێمەدا زۆر لە گەشایە نەخۆشی سەرەتانە کە هەمیشە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بریتیە لە پیسبوونی ژینگە. یەکێکی دیکە ئەگەر بە کورتی بگەڕێمەوە سەرەوە خاڵی کە ئەمانە دەستیان بۆ جیناتی خواردنەکان بردووە لە ڕێگەی خواردنەکانەوە دەکرێت دەیان ڤایرۆس و دەیان کێشەی لاوەکی یان سەرەکی بەسەر زەهنیەتی ئێمەدا بێنن. یەک نمونە باس دەکەم سەبارەت بەمە بۆ نمونە کاتێک تورکیا دەوڵەتی تورکیا دەوڵەت ئاوا دەکات پرسیار لە ئینگلیزەکان دەکات کە ئێمە چۆن بتوانین دەست بەسەر نەتەوەکانی دیکە تا بگرین بۆی لەبەر خوددان دەست هەڵگرن. ئینگلیزەکان پێیان دەڵێن تامی دەمیان بگۆڕن
گۆڕینی تامی دەم لەوێدا جۆرێکە لە داگیرکاری لە گیاکانی ئێمەدا داگیرکاری بۆستە سروشتی ئێمە کە ئەمانە هەمووی کاریگەری لەسەر هەم تاک هەم جوواک بەگشتی هەیە. ئەو جنگانەی کە لە مرۆڤایەتیا ڕوویاوە هەر لە هەر فترێکی زەمەنیا هەر کاتێکا ڕوویاوێ جەنگ هۆکارەکانی ئەگەر هۆکاری ئاینی دوور بخەینەوە هۆکارەکانی لەسەر مەواردە جا مەواردەکە یا بەشەریە یان تەبیعیە واتیان لەسەر ئاوە یان لەسەر زەویە یان لەسەر ئەو مەواردانەیە کە لە ژێر زەویەکەیە یان لەسەر خودی مرۆڤەکەی کە پێوترێت کەرەستەی مرۆڤی لەسەر ئەم چوار شتەیە هەموو هۆکارەکانی جەنگ کە ڕوئەیە لە دوای خۆی کارەساتی ژینگەی بەجێهێڵێ کارەساتە ژینگەیەکان ئەگەر هەرێمی کوردستان وەرگرم کاتێک کە ئێمە ساڵی 1970 بۆ 1970 مانەیە ئیباداتی جەماعی ڕۆیاوە چەند جار ناوچە کوردەکان سووتێنراون ئەمە هۆکارەکەی ئەگەر ئینتیمابوونی کوردیش بوو بێ دارستانەکان و لادیەکانی ئێمە وێران بووە ئەگەر باسی جەنگی ڕزگارکردنیان ڕزگارکردنی عێراقکەم کاتێککە ئەمریکا لەژێر ناونیشانی ڕزگارکردنی عێراقا هاتۆتە عێراقەوە پشتێنی سەوزی عێراق لە سا هەژدەی لە دەستداوە واتە دار و درەختەکانی کە لە عێراقا بووە لە سا هەژدەی لە دەستدراوە بۆ بۆنەی جەنگەوە ئەو ئاوەی کە دانیشتوانی عێراق گەشتووە لە بنەڕەتا بۆ چیە بۆ دەستکەوتنی مەواردە دەستکەوتنی سەرچاوەیە جا سەرچاوەکە مرۆیی بێ یان سروشتی بێ کێ ئەم سەرچاوی ئەوێ بە دڵنیایی و دەوڵەتێک ئەوێ کە سەرمایهدارە خاوەنی بڕێکی زۆر پیشەسازیە نوێنەری سیستەمی سەرمایهداریە. یەکێکی دیکە لەو نمونانەی کە بەڕاستی لەم ڕۆدا دەرئەنجامی ئەو داگیرکاریە ئیکۆلۆژیەیان ئەو داگیرکاریە ژینگەیەیان ئەو کاریگەریە کە سیستەمی سەرمایە لەسەر کۆمەڵگە و ژینگەهەیەتی وەکوتم شەڕە بایۆلۆژیەکانە یەک لەو نمونانەی کە دەکرێت باسی بکەین لەم ڕۆدا لەدایک بوونە نامۆکانە ئێمە منداڵ دەبینین بە یەک چاوە لەدایک دەبێت منداڵ دەبینین بە یەک دەستەوە لەدایک دەبێت منداڵ دەبینین نەخۆشی جودا جودای لێ پەیدا دەبێت یەکێکی دیکە لەو دەرئەنجامانی کە بەڕاستی تەواوی کۆمەڵگەکانەوە تەواوی جیهانیشی دەستەوەستان کرد کۆرۆنا بوو پێگومان کارکردنی بەم شێوەی سیستەمی سەرمایهداری لەسەر سروشت هاوسەنگی سروشت تێک دەدا تۆ هەر کاتێک هاوسەنگی سروشت تێک چوو جۆرەها ڤایرۆس هێرش دێنن و جۆرەها گۆڕانکاری بەسەر سروشتدا دێت کە ئەمانە دەکرێت بڵێن کاردانەوەی خودی سروشتەکە ئەو سیستەمەوەکو جەستەیەکی مردوو دەیبینێ یەکێک لە چارەسەرەکان بۆی ڕزگاربوون لەم سیستەمە ئەوەیە کە ئێمە بگەڕێینەوە بۆ بنەڕەتی دویان بەهای ژینگە خۆی کاتە بگەڕێنەوە بۆ ئابووری سەوز ئەمەش لە ڕێگەی چیەوە بێ لە ڕێگەیەوە بێ شارنشینی کەم بکرێتەوە و گوندنشینی زیاد بکرێت لە ڕێگەی ئەوە بێ کە خودی ئێمەوەکو مرۆڤەکان خۆمان بەرهەمهێن بین واتە خۆمان شتەکان دروستکەین و بۆ خودی خۆمانی بەکاربێنین هەروەها هەوڵ بین لە باڵەخانە و بینابەرزەکانە ئەمە نەکەین بە پێوەرێک بۆ خۆشگوزەرانی ئێمە بریتی بێ لەوەی باخێکی گەورەمان هەبێ ماڵێکی سەوزمان هەبێ نیشتیمانێکی سەوزمان هەبێ کەواتە چارەسەری گرنگەوەیە کە ئێمە هەوڵ بین لە ژینگە نزیک بینەوە جا بەرهەمی کشت و کاڵی بەکاربێنین و سەرچاوەکانی داهاتمان فرەچەشنکەین لە یەک سەرچاوە نەبێت بەڵێ لە دەرەنجام ئێمە دەگەین بەوەی کە سیستەمی سەرمایهداری بەڕاستی سیستەمێکی چارەسەری نییە لە چ لە ئاز ژینگەدا چ لە ئازابووریداوە لە چ لە تەواوی پرسە ژیانەکانی کۆمەڵگەدا بەڵکۆم سیستەمە تووشی قەیرانی گەورە هاتووە و بەردەوامیش هەوڵ دەدا لە ڕێگەی قەیرانەوە قەیرانەکانی دیکە تێپەڕێنەوە لە ڕێگەی قەیرانەوە قەیرانەکانی تردا بکۆشێ پرسیاری ئەوە بەردەوام دێتە گۆڕێ ئەم لە ناو چینی ئیلیتدا هەم لە نێو خودی کۆمەڵگاکاندا کە ئایا بەڕاستی سیستەمی سەرمایهداری ئەڵتەرناتیڤی هەیە یاخود بە پێچەوانەوە کەوەی فەیلسوفانی سیستەمی سەرمایهداری بە نمونە فوکۆیاما دەڵێ ئەمە کۆتایی مێژووە بەڵێ بێگومان سیستەمی سەرمایهداری وەکو تەواوی سیستەمەکانی دیکە ئەڵتەرناتیڤی هەیە یەک لە ئەڵتەرناتیڤە هەرە پێشکەوتوەکان کە ئێستا ئێمە لە ڕۆژاوای کوردستان دەیبینین بریتە لە کۆنفیدرالیزمی دیموکراتیک کە بریتە لە ئەڵتەرناتیڤی سیستەمی سەرمایهداری گەر لە ئاستا ئابوووریەکەی داوەریگرین ئابووری سەرمایهداری وەکو ئاماژەمان پێدا
لەسەر کەڵەکەبوونی سەرمایە و لەسەر چەسانەوەی ئەوانی دیکە کە ئەم ئابوووریە لە دەست دەوڵەتدایە و لە دەست چینێکی کۆمەڵگەدایە و لەسەر و هەمیشەوە لە دەست پیاوی دەسەڵات خوازدایە لە نێو ئابووری کۆنفیدرالیزمی دیموکراتیکدا جۆرێک لە ئابووریمان هەیە کە بریتێ لە ئابووری کۆمیناڵ ئەم ئابووریە بە گوێرەی پێداویستیەکانی کۆمەڵگەشت بەردەهم دەێنێت وەم ئابووریە ئەو جۆرە لە ئابووری یا ئەو جۆرە لە چەتەگەری کە ناویان ناوە ئابووری لە نێو سیستەمی سەرمایەداریدا خودی چەمکەکە ڕاست دەکاتەوە کە بۆ نمونە ڕێبەراپۆ دەڵێ ئابووری بەمانای ئیکۆنۆمۆز دێ کە ئیکۆنۆمۆسیش بەمانای یاسای ماڵ دێت ئەوە یاسای ماڵ لە بەرێدا پێش ئەوەی کە ئابووری پێش ئەوەی کە پیا و باڵادەستی بەسەر ژندا هەبێ ئابووری لە دەست ژندا بۆەوە ژن بە شێوازێکی دادپەروەرانەوە بە شێوازێکی دیموکراتیک هەم ماڵ هەم چواردۆری بەڕێوە بردووە ئابووری کە لە بەردەستیدا بووە لە شێوازی بەرهەم کەڵەکەبوونی پێوە نەکردووە و ئەوەی کە هەی بووە بە شێوازێکی دادپەروەردا پەشی کردووە و ئەوەشی کە هەبووە ئەوە پێویستی نەبووە لەو کاتەدا هەڵی گرتووە بۆ کاتی پێویستی و لەگەڵ ئەوەشدا بۆ نمونە ڕێبەر ئاپۆ بۆچی ئەم چەمکە دەباتەوە بۆ مێژوی ڕاستەقینەی خۆی بێگومان ڕێبەراپۆ کۆمەڵێک ئامانجی هەیە لەمەدا یەک لەوانە ئابووری لە دەستی پیاوی دەسەڵات خواست دەربێنێ و بیداتەوە دەست ژنێکی ئازاد و دادپەروەر وایەکێکی دیکە لە ئامانجەکانی ئەوەیە کە ئابووری لە دەست چینی دەسەڵات خواست دەربێنێ و ئەم پیشەسازیگەراییە بۆ خودی کۆمەڵگە و هۆکارێکیشە بۆ ئەوەی کە هاوسەنگی سروشت بە شێوازێکی پێویست بهێڵڕێتەوە نەک بە پێچەوانەی ئەوەی نەک وەک ئەوەی کە لە نێو ئابووری سەرمایهداریدا یان لە نێو پیشەسازیگەری سەرمایهداریدا یان لە نێو زەهنیەت و سیستەمی سەرمایهداری بەگشتی کە هاوسەنگی سروشتی تێکداوە.